گرنگی پێدان لەلایەن هاوڵاتیانەوانێ هەم لە گوڵی ژوورۆ هەم لە گوڵی دەرەوانێ بەپێی مەوسمەکان فەرقی هەیە، بەڵام ئەتوانین بڵین زیاتر خواست لەسەر گوڵی ژوورەوەی چکە هەم لە ساردیە هەم لە گەرمیشە ئەتوانین گوڵی ژوورەوانێ بکڕن، بەڵام گوڵەکانی دەرەوانێ سە بۆ نمونە بەنسبەت ئەم مەوسمەوەکو مەوسمی ئێستا کە جەو ساردە زیاتر خەڵک ئەتوانێت گوڵی ژوورەوە بکڕێ وەک لە گوڵی دەرۆچکە هەتا نەچێتە مەوسمەوانێ ناتوانێت گوڵی دەرەوانێ ئیسفادەی لێ بکات. بەس ئەتوانین بڵین بەعام لە مانگی سێوانێ هەتا مانگی پێنج هەم گوڵی دەرەوە هەم گوڵی ژووری شەوانێ وەکو یەک هاوڵاتیان ئەیکردن و وەکو یەک گرنگی پێ ئەدەن، وەکو گرنگی پێدانیش لە بەعام ئێستا ئەو قسەیە بکەین بەعام خەڵک ئەتوانین بڵین گرنگی زۆر بە گوڵی ناوماڵ ئەیاد، یعنی لە دوای شتە سەرەکیەکان کە لە ناوماڵە دەیانێت گرنگێکی زۆر بە گوڵ ئەیاد لە دوای ئەوە هەر یەکەیان لەمەشا جیاوازن بەپێی کەسەکان بەپێی ماڵەکە ساردی گەرمی شوێنەکە ڕووناکی شوێنەکە هەوا گۆڕکەی شوێنەکە ئەمانە هەمووی فەرقەکات. تاڵعان یەکێکێتە لای ئێمە پرسیارەکات ئەڵێ شوێنەکەم بەم شێوەیە چی گوڵێکی وەبەرم باشە چۆن بێت چۆن نەبێت مێمەش لەسەر ئەو شوێنەی ئەو لەسەر جەوی ماڵەکەی ئەو بڕیار ئەین کە چی جۆرە گوڵێک ببات بەعام بەم شێوەیە یان. خەڵک زۆر ئیحتیمام بەوە ئايات کە گوڵ و نەمام لە ماڵەکە هەبێت وە سەوزایی یعنی شتێکی جوانیشە و بۆ ئۆکسسیجینش کە ئیسفادەی لێکات خەڵک سا حەزی یعنی لە گوڵ و نەمامی تەبیعیش یعنی لە ماڵەکە هەبێت. پرفرۆشترین ئەتوانین بڵین چەند گوڵێک هەن کە بەعام لە ماڵە ئازا خۆیانە گونجێنن خەڵک زیاتر ئەمانە ئەکرێت زیاتر بەلای ئەوانەیە ڕاستکە شێوازی بەخێوکردنیان بەعام ئاسانترە ئەودانیان کەمترە ئەوانەش بە دەرەجە یەک یعنی توانین بڵین زامبیا جلد نەمر لابلاب مەتات دراسینە ئەمانە چەند گوڵێکن یعنی خەڵک بەعام ئەمانە ئەکرێت چکە ئەتوانێت لەو شوێنەی کە ئەو ئەوێت ئەگەر ڕووناکیەکەش وەکو پێویست نەبێت تا حدێک گوڵەکە خۆیە گونجێنە لە شوێنەکەدا زیاتر ئەمانە لە لای ئێمە فرۆشتنیان سەریعترە. ڕاستی هاوڵاتیان ساڵ لە دوای ساڵ پەرەپێدان بە سەوزایی ساڵ لە دوای ساڵ بە تایبەت لە سلێمانیە پەرێشی باشی سندووە و خەڵک زۆر حەزی بە سەوزاییە هەم بۆ ناوماڵ و هەم بۆ باخچە بۆ دەرەوەی ماڵیش یعنی ساڵ لە دوای ساڵ فەرقەکە و باشتریش ئەبێ خراپتر نابێ. لەگەڵ جارانە زۆری فەرقە خەڵکێک بۆ نمونە لە ماڵەکەی خۆیە ئەگەر بێن بۆ نمونە حەوشەیەکی بچووکیشی هەبێ دەزەکا بە گوڵ ناشتن یان دار ناشتن یان لە ماڵیشەوە ئەگەر هەر مەجای نەبێ بۆ نمونە ئەوانی کە لە شوقیان باڵکۆنەکەی هەر سەوز ئەکا یا بۆ نمونە لە ناو ماڵەوانێ 5-6 ئینجانە هەردانێ ئەکڕێ خەڵک خواستی دەسەرە بەڵام ئەویش هەر پێویستە بە موچە و بە وەزی خەڵکەوە. زیاتر ئەوەی خەمیانە حەزەکەن کەمی ئاو بوێت ئاویانی کەم بێت یان تشکی خۆری پێویست نەبێت زۆر بۆی هان لە هەموو سوچ و شوێنی ماڵەکە جی ینی بتوانن دای بنێن. سەوزایی لە ماڵە هەروەکو هەمومان نەزانین کە لە نەزانستێکەوە ئەگەر لێکی بینەوە هەم با بڵین سەرچاوایەکی با بڵین هەوای باش بۆ ناوماڵ دابینەکە لەگەڵ سایکۆلۆژیان بۆ دەرونی کەسەکان گرنگە بۆیە گرنگیان بەم بابەتی سەوزایی لە ناوماڵە تا ڕادەیەکی زۆر پێویستە پەیڕۆ کرێت لە ناوماڵە و ئێمە وەکو خۆمان گرنگێکی زۆرشمان پیاوە لە هەر سوچێکی ماڵەکەمانە با بڵین سەوزایی چ گوڵ بێت چ با بڵین باخی بچووک بێت هەم دامان ناوە لە ناوماڵە و بۆی سیمایەکی جوان هەم بە ماڵەکە بەخشێت و هەم بۆ دەرونی خۆشمان ئیسفادەیەکیە بێت. واللهی بەپێ ئەو توێژینەوانی کە ئەکرێت ساڵ لە دوای ساڵ پتێونەتە علم پێشترێکی و توێژینەوە لەسەر گوڵێکی تازەتر دروستە بێ هاوڵاتیان جەخت لەسەر ئەو گوڵاکەنەوە بۆ نمونە ئێستا جلد نمر بەپێ ئەو توێژینەوەی کە کراوە ئۆکسجینێکی زۆر تایبەت دەبەخشێ بە تایبەت لە شەوانە خەڵک حەزیرێتی بۆ ژووری نووسن بەکاری بێنێ هەم پیسێکی زۆر هەڵەمژێ و پاکێکی زۆری ژەیاتەوە خەڵک زیاتر زەختی لەسەر جلد نمر کردوەوە جلد نمر گوڵێکی پڕفرۆشە لە هەموو شەتڵگەکانە ئەمە بابەتی ژوورەوە لە بابەتەکانی دەریشەوە ئەو بابەتانی کە گوڵیان پێوەیە زیاتر چکە سەرنجڕاکێشن و جوانێکی خۆی هەیە وەکو کامیلیا وەکو گوڵەباخ وەکو ڕۆزەستاندە ئیتالیەکان یا هۆڵندیەکان ئیتر بابەتە زینەکان ئەمساڵ فۆتینیا کە یەکێکە لەو گوڵانەی کە هەموو ساڵی خەڵک حەزیرێتی بۆ سیاجی بەردەم ماڵ بە شێوەی زینە هەیە بە سەرتۆپ ستاندا بۆ بە شێوەی سیاجیش هەیە خەڵک بۆ سیاج بەکارێنە چکە جوانێکی تایبەتی هەیە لە پاییزان و بەهارانە سوور و سەوزە نوێنێ بەهاران گوڵێکی سپیەکە لەگەڵ سوور و سەوزەکە تێکەڵە بێ هاوینان هەر سەوزە و زستانانیش هەر سەوزە گەڵا ڕێزانی نییە.
سوچێکی ماڵی ئێمە دار درختمان هەیە و جگەلەوە گوڵمان هەیە کە کردومانتە ئینجانەوە دامانەوە چونکە ئەمانە جگەلەوەی کە سیمەیەکی جوانە بەخشە بە ماڵەکە وەکو ئۆکسسیجین پاکەرەوەیکی ماڵەکەوەیە. بەراورد بە ڕابردوو لە ئێستادا بە عام ئەتوانین بڵین خەڵک زیاتر گرنگی بە گوڵی ناوماڵ ئەدا بە تایبەتی یعنی لە دوای شتە سەرەکیەکان ئێستا زیاتر یعنی یەکسەر ڕاستەخۆ بیر لەوە کێتوانە کە کابرا گوڵ بکڕێت بە عام ئێستا ئەگەر لەو بارێشەوە لێکدانەوەی بۆ بکەین خەڵک لە بۆنەکانی شایعنی لە سەردانی نەخۆشکردە یەد لای ئێمە گوڵێگەبا لەگەڵ ئینجانێک ئاڵێ ئەمە ئەمێنێتەوە جوانترەوە گلەوەی کە شتێکی تری بۆ بکڕم یعنی توان بڵێم لە ١٨ خەڵک بە تەواوەتی گرنگی بە گوڵی ناوماڵ ئاات هەم لە ڕووی ئەوەشەوە کە بیری لێکاتەوە کە وەکو هەوا گۆڕکە وەکو پاکردنەوەی هەوا لە ناو ماڵەکە ینی خەڵک ئێستا تەنها بیر لە جوانیەکەی ناکاتەوە بیر لەوە ژەکاتەوە کە ئەمە سوودێکی لەوەرەگرێت لە ناوماڵدا بە تەواوەتی گرنگی پێدا. زۆرم هاان حەزلێتی بەتایبەت کە لێرەش ئیشەکەن زیاتر حەزمان ینی بۆ شتەکە بووە و ئێستاژان زیاتر لە شتەکە یعنی گوڵ و نەمام تێگەیشتوین کە چەند ئیسفادەی هەیە لە ماڵانە و کە چەند جوانیش ئایا بە شوێنەکە. ژێ سەقافەت و تێگەشتنی مرۆڤەکان بە شێوازە کە ئەبێ گرنگی بە دار و درەخت و سەوزای بن ئێمەش بۆ ئەم مەبەستە ئەوە هەروەها بۆ لایانی دڵخۆشی و بۆ ئەوی لەلایانی سایکۆلۆژیەوە باش بین و هەم سیمایە جوانی هەیە بۆ ئەمە بەستانش ئێمە ئەلحەمدوللا کە گرنگی زۆر باشمان پێیا و لە ڕێگای باوکم و هەمیشە هانی داوین کە گرنگی بە سەوزای بین لە ماڵەوە. هەموو تاکێک لە ماڵی خۆی دەست پێ بکات کە سەوزایی زیاتر بچێنێ بۆ ئەوەی کە لە شارەکەمانە ئەم پرۆژەی بەرپا بکەین. بەڵێ بەڵێ الحەمدولیلا ئێمە ڕێژەیەکی زۆر سەوزاییمان هەیە من چەند ساڵی پێش ئێستا خۆم کۆمەڵێک ئاژەڵی بچکۆلانم بەخێوە کرد باشە بەڵام زەر و زیانی هەبوو بۆ دار و درەختەکان ئیتر لەبەرەوە کارە باکم ئەوەنە دڵی خۆش و بە سەوزاییەکە وتی لای بەرە یعنی ئەمەش ئیحتیمام و گرنگی ماڵی ئێمە بۆ سەوزایی و هەمیشە هەوڵیشمان داوە کە زیای بکەین و دیمەنە جوانی بەخشیەوە بە ماڵەوە. جۆرێکی جیازمان هەیە ڕاستی ناوەکانیان نازام لە کورداوەریە ناوی زۆر هەیە بۆ نمونە چنگە پشیلە هەیە و لاو ئەمانە هەیە لە ناوماڵە دامان ناون ئیترەوە تاوان زیاتر با بڵین ماڵەوە دایک و ئەوانە گرنگی پێیان وەک لە خۆمان بەڵام ئێمە تەنها نەمان لەسەرە کە سێری بکەین و دەرونیان مرتاح ببین پێی. بەپی کاتێ ئێستا بەهاران عادەتەن بابەتی زینەکانی دەرەوە زیاتر ئەڕۆن کاکەوینە فەسلی بەهارەوە بە تایبەتیان پێش جەژنەکان پێش بۆنەکان خەڵک زیاتر دەرەوەی ماڵەکانیان ڕازێنەوە بە هەمان شێوە ناو ماڵیش بەڵام زیاتر بەهاران فەسلی بەهار بەشی دەرەوە بەشی سەوزای دەرەوە خەڵک زیاتر حەزیرێتی زینەکان و فەسلەکانی تریش لە زستان و لە هاوین و لە پاییزە خەڵک گرنگی بە گوڵی ناوماڵ زۆرەیە چکە هەم بۆ ئۆکسسیجین پاکردنەوە هەم بۆ هەوایەکی پاشی ناوماڵی خۆی حەزیان لێتی و هەم بۆ جوانیش و دیمەنێکی جوانە بەخشێ بە ناوماڵ. گری بدان بە سەوزایی سواز بخوا ئەتوانین بڵین لەم چەند ساڵی دواییدا یاخود پێشتریش هەر هەبووە بەڵام توانین بڵین لەم چەند ساڵی ڕابردووە هاوڵاتیان بەگشتی یعنی لە ڕووی سەوزاییەوە لە ڕووی خزمەتکردنەوە لە ڕووی زیادکردنی سەوزاییەوە بە بەردەم ماڵەکانیان باخچەکانی بەردەم ماڵەکانیان بێ حتا ئەگەر سەردانی خزم و کەسوکار و هاوڕێ و دۆستەکان مامکەی لە ماڵەوە ئەگەر ئینجانێکشان نەبێت دوانیان هەیە دوانیان نەبێستیانیان زۆر جار هەیە لە خانوەکەیە شوێنێکی تەرخان کردو تەنها بۆ سەوزایی وەکو کراوەیەکی وەکو حوشێکی بچکۆلە کە ئەمە دڵخۆشکەرە لە ڕووی ژینگە دۆستی بۆ سەوزایی بۆ زیادکردنی سەوزایی ناو ماڵ بێ ناو شەقامە گشتەکان بێت کە ئەمە وەکات هاوڵاتیان ڕۆشنبیرێکی سەوزاییانە بێت ئەگەر وای ناو بنین بۆی ژینگێکی باش پەروەردەکەین یاخو ژینگێکی باش بڕەخسێنین بۆ نەوەکانمان بۆ سروشتی کوردستان بە تەواوەتی و شارە خۆشەویستە خۆمان سلێمانی. ڕێژەی سەوزایی لە ماڵەکەما زۆر زۆرە دایم شەڕمە لەگەڵ خێزانم یا لەگەڵ هاوسێکانە بەڵام پێش دروستکردنی خانۆکەتان بیناکەتان مەفروزە 6 داری جوان سەوز لێبووی بۆی ژینگە بپارێزێ بۆی ئۆکسسیجینێکی تەواو بە ماڵەکە یا بەخۆت هەم تەپوتۆز و خۆڵکی سلێمانیەک لێکە ڕەشە باوێ لەمان کە تەسیمایەکی سەوزی جوان هەیە بە ماڵەکەت بە دراوسەکەت بە کۆڵانەکە بە ژینگەکەت زۆر پێویستە بەس بەداخەوە
ینی لە 2002 تا ئێستا من کام وڵاتم جێشتەوە ێساش گەڕاومەتەوە زۆر زوو و سەردانەکەم بەس بەڕاستی سیمای سەوزایی هەیە بەس خزمەت گوزاریەکەیەوە نیە ئاودان و چاکردن و شوێنی باشی نییە ڕۆی بە تەواوەتی خزمەتێ بکرێ گەشە بکە دارەکانە بینی هەتا بڵێ جوان بەس ئاوی نادرێ وشکە بێ یا خزمەتی ناکەن کە لوپوەکانی نابڕن جوان نا هەتا بڵێ سەوزایی پێویستە لەم ژینگە زۆر زۆریش لە هەموو شوێنێک و لە هەموو کاتێکە باوەڕتە بێت لە وڵاتانی ئەوروپا نایکە مقارنەکەم لێرە لە سلێمانی یا بۆ بەریتانیا یا بۆ فەڕەنسا یا بۆ ئەڵمانیا هەر پرۆژەیەکەکرێ پێش تەختیت و استراتیجی و پرۆژەکە دارەنێژن چواردەوری قراق جادەکان بیناکان کە وەختی دەست بە بیناکەکەن لە بیدایەتەوە دارەکە تەمەنی 8 مانگە ئەو وەختە کە بیناکەتەوە بێدارەکان لە 2 ساڵ تێپەڕیوە سیمایەکی جوانیاوە سێبەر پاک و تەمیزی ئۆکسیژنێکی پاک بۆ ژینگەکە جوانە بەڕاستیە گەشتێکی وا بکرێ زۆر زۆر باشە وەک خۆم ئەگەر باسکەم سپاس بۆ خوا کەم تا زۆر گرنگی ماوە بەڵام لە چاو ساڵانی پێشتران مجاملە نەکەم نەوەڵات تۆزە لە سەوزایی کشامەتەوە بە حکمی و مەشغەڵەتی دەوامەوانە بەڵام لە ناو ماڵدا وەکو خێزانەکەمان وەکو دایکم وەکو ماڵی براکانم زیاتر بە گرنگی بە سەوزایی و ناو حەوشە و ئینجان و باشیانە بەڵام بەخوا من وەک خۆم تۆزێک دوورم لە ئینجان و خزمەتکردنی سەوزاییەوە زیاتر پەرەماوە بە شوێنە گشتەکان و لە لایەکترەوە خزمەتەکەم. تۆ دارێک بنێژیە زانی وەکو چیا چیت کرد بێ جا من وەختی خۆی لەگەڵ ڕێکخراوێکا بووم مینمان هەڵەگرتەوە ساڵی 94 ڕێکخراوەکە یادی بەخێر کوڕێ بۆ خەڵکی ئەولێر بوو ڕێکخراوەکەی نابوو گوڵ لە جێی مینەکان ماوە بەس وازم دوایی ڕۆستای ئازادی عێراق نەما ئەنی ڕۆژەکە چی لەلای منەوە پێم وت کاک فەیسەڵگە بتوانی هەر ئەم مینەکە گریتەوە نەمامێک تێمەڵین گوڵێک لە جێی مینەکان ینی بزانە چۆن تایبیرێکی جوانە هەر کەسێک شتێک هەڵکەنێکە مەجالیە بوو ئەڵگە عەزەکاڵکردراوە ئامادەیە ئەمودێکە دارێکە بینایەکە خشتێکە تۆ دارێکی تیاچ هەچ قاشی می و تیاچقێنە گوڵە باخێ بچەقێنە بە خواری بەخوا خۆی دەرێ بەزەگەن نێتەکە و پاک بێ وڵی هەموو چین و توێژەکان ڕوومانتەیەەکە ینی لە بڵێم لە کەم و لە مامناوەند و لە زۆرەوە چین و توێژەکان زۆرن تاوان هەموو کەسێکیش حەزی بە سەوزاییە هەر کەسێک بێ هەم ئەگەر مادیشی کەس بێ هەم ئەگەر مادیشی زۆر بێ حەزیان بە سەوزایە ئێمەش بە پێ ئەوەی کە لە توانامانە بێ هاوکاری مادیە کزەکان هەرەکەن بە شێوازێکی یعنی ئەوە نەبێ بڵێن زۆر بەڵام ئیتر چەنە دەسەڵاتمان هەبێ هاوکاریەکەن کەناڵی کورساتەکەین کە ئەم راپۆرتیان لەسەر نەمام و سەوزایی دەست پێ کردووە من وەکو خۆم بەجددی ساڵانە پارەیەکی زۆرە دەمە نەمام و گوڵ و ئەو بابەتانی کە تایبەتە بە سەوزایی لە ماڵەکەی خۆمە هەر لەم مودەیەکە ئێستا وەختی نەمام ناشتنە چەندین نەمام و گوڵ و دارم ناشتووە و بە هەمان شێوە لە شوێنی کارەکەمان لەم نزیکانە نزیکی 100 نەمام و دارمان ناشتووە کە تایبەتە بۆ سەوزکردنی پرۆژەکەمان جا پێمان وایە لە ڕووی پەروەردەییەوە تۆ کاتێک مناڵێک تەیە سێرەکات تۆ نەمامە نێژی ئەویش فێر ئەبێ دەست و پەنجەی نەرمە بێ لەگەڵ ئەوەی کە چۆن نەمامە نێژرێ ئەگەر بە ڕێگەوە بوو ئەگەر بە قەڵم بوو ئەمانە فێرە بێەوە لە ڕووی تەندروستیشەوە معلومە نەمام و گوڵ و ڕووەکەکان دوانۆکسیدی کاربۆن هەڵمژن و ئۆکسسیجین ئەدەنەوە و بۆ ژینگەیەکی پاک بۆ هەوایەکی پاک ئەمە کاریگەری هەیە و لامان کاتیشە هەر لە ڕووی ژینگەییەوە نەمام و گوڵ بۆ فێنکردنەوەی ئەو شوێنەی کە ئیتر خانوو بێت پرۆژە بێت هەر شتێک بێت فێنکی ئەکاتەوە و لەگەڵ ئەوەشدا لە ڕووی دەرونیەوە دەروون ئاسوودە ئاکات دەبینی خەڵکان
لە وڵاتێکەوە چن بۆ وڵاتێکی ترە گەروبینی ئەو شوێنانی کە زۆر وشکن بەردەوام سەفەرەکانیان بۆ شوێنێکە کە سەوز و فێنک و شێدارە بۆ ئەوەی دیمەنێکی جوان و شوێنێکی خۆش ببێنن سەوزەیەکی خۆش ببێنن کوردستانی خۆشمان پێم وابێ بەدەر نییە لەو وڵاتە خۆشانەی کە ئێمە لە دوورۆ ئەیبینین یاخود سەردانیەکەین پێم وایە کوردستانیش ئێستا شوێنی زۆر خۆشی هەیە و ئەوەی بێوێ گەڕان بکات بە شوێنە خۆشەکانی کوردستانە ئەتوانێت بیبینێت و چێژی لێ ببینێت. دڵنیاییەوە سەوزایی و ڕۆکەکان و نەمان ناشتن سوودێکی زۆریان هەیە لە ڕووی دەرونیەوە هەروها کاریگەری بەرچاویان هەیە لەسەر تەندروستی دەرونی مرۆڤ کە ئەمەش بەهۆی چەند هۆکارێکەوەیە یەکێک لەوانە ئەبێتە هۆی کەمکردنەوەی سترێس لە ڕووی دەرونیەوە توێژینەکان دەریان خستووەکەوە ڕۆکەکان و هەروها سەوزایی ئەبێتە هۆی کەمکردنەوەی هۆرمۆنی کۆرتیزۆڵ کامەش هۆرمۆنی سترێسە لە لەشدا و هەروها هۆکارێکە بۆ ئارامی دەروون ڕۆک و سەوزایەکان هۆکارێکن بۆ ئارامی دەروون و کەوا ئەکەن مرۆڤ هەست بە ئارامی بکە ئەمەش ئەبێتە هۆی کەمکردنەوەی جڵە ڕاوکێ و هەروها ئەبێتە هۆی پشودان بە مێشک دانیشتن لە سروشت یاخود لە نێو ڕۆکەکاندا وا ئەکات کە هەست بە ئارامی بکەی هەست بە پشودان بکەی کە ئەمەش وا ئەکا زیاتر یاخود ئەبێتە هۆی باشتربوونی بیرکردنەوە و سەرنجدان پەیوەندیکردن لەگەڵ ڕۆکەکان هەستی تەنایی کەم ئەکاتەوە بۆیە بێگومان بە دڵنیاییەوە گرنگە چ لە شوێنی کارەکانمان چ لە دەرەوە نەمام ناشتن هۆکارێکە و هەروها ئەبێتە هۆی متمانە بەخۆبوون کە ئەمە تۆ ئەکەی زیاتر گرنگی بە نەمامەکان بی و چۆن بڵێ نەمام هەوڵ ئەی زانیاری زیاتر لە سەریان دەست بکەوێ گرنگی تاوایان پێدی کە ئەمەش بێتە هۆی متمانە بوون بەخۆبوون و بۆی بە دڵنیاییەوە گرنگی تاوایان پێم و گرنگیشن. دیارە قەزەی سەوزایی یان نەمام و ڕۆک یەکێکە لەوانەی کە بەشێکی ئەساسیە لە ژیانی مرۆڤە دیارە منۆک و خۆم شخصی بەردەم ماڵم حەدیقەیە دیارە لە مەوسیمەیە موسیمی گوڵ و نەمام و دارچاندنە گرنگیەکی زۆری پێدەم و زۆر ڕۆژانە ئەو کاتانی کە دەوامم نییە زۆربەی کاتەکان خۆم سەرقاڵ کردووە بە چاندنی نەمامیان بە سەوزایی هەم لە ڕووی لایانی دەرونیەوە چێژێکی تایبەتت پێ ئەبەخشێت و هەم دڵ و دەروونە کاتەوە و پێم وایە ئێستا زۆربەی کەت خەڵکی کە لە شارەکانە بەهۆی جەنجاڵی و غەڵ بە غەڵب و ژاوە زۆربەی کات کە دەرەچن بۆ دەشودەرەکان بۆ لایانی دەرونیان ئارام بێتەوە و سوود لەو سروشتە جوانە ببینن لەو گوڵ و دارانە ببینن بۆیە مەفروزە لەسەر هەموو تاکێک گرنگی بە دار و نەمام بدات یارێکێک لەو پرۆژانە هەبوو لەم شارەیە ئەویش لە کاتی دروستکردنی هەر خانوێکە بواە نەمامێک بچێنە دیارەوە خۆی لە خۆیان پرۆژێکی گرنگ و جوان بوو مەفروزەوە برەوی پێ بدرێەوە بەردەوام بێت چکە پێم وایە بەشێکی ئەساسی لە ژیانی مرۆڤە من خۆم زۆر پێی مرتاحم و پێم وایە هەموو خەڵکیش لانی دەرونی ئارامە بێت و شتێکی زۆر جوانە هەم لە ڕووی تەندروستیشە بەشێکی ئەساسی لە ژیانی مرۆڤ. لە ماڵەکەی ئێمەیە حوشەکەمان ینی هەمووی سەوزاییە دایکم هەمووی لە ئینجانی بچوو بچووکە و لە ماڵیشەوە هی دەرەوە هی ماڵەوەشمان بەجیا هەیە و بەردەوام گرنگی تاوای پێین. ڕۆژانە لەگەڵ بابەتەکانە بەردەوام ئەم بابەتە باس ئەەکەین و زۆربەی کات لەگەڵ دەرسەکانمانە ڕەتی ئەەکەین بەردەوام پێیان ئەڵێن گرنگیدان بە ڕووەکەکان کە زۆر گرنگەوە ئێمە پرۆژەیەکیشمان هەیە لە باخەکەمانە کە نەماممان ناشتووە لە خوێندکارەکانەکەین کە هاوکار بن و گرنگی بە ڕووەکەکان بن. ڕاستی ژینگە ئەرکی هەمومانە بە تایبەتی جگە لە ژینگەی ماڵەوەمان پێویستە ژینگەی شارەکەشمان بپارێزین لە هەر شوێنێکا بۆن و لەسەر کارەکەت بێ لە هەر شوێنێکی ترە بەرامبەری ماڵی خۆت بێ پێویستە نەمامێک بنێژی مستەقبەلە لە داهاتوو ئەم نەمامە گەورە ئەبێت بۆنە سێبەرێشی ئەبێ بۆنە ژینگەکەت بپاشێمێنێتەوە شارەکەت بە سەوزی ئێڵێتەوە بۆی داواکارم لە خەڵکی بەگشتی بۆ نمونە هەر کاتێک مناڵیشان هەبێ بۆ نمونە لەدایک بێت نەمامێک بنێژن سوودی بۆ شارەکەمانە بێت و شارەکەمان بە سەوزی ئێڵێتەوە. یەکێکە لەو زیندەوەرانی کە زۆر گرنگە بۆ ژیان ئەتوانم بڵێم سەرچاوەیەکی سەرەکیە بۆ ژیان لەبەروی هەمومان نەزانین گازی ئۆکسسیجینمان بۆ بەرهەمەهێنەیە کە یارمەتیە مادا بتوانین هەناسە بدەین
من وەکو مامۆستایەک لە شوێنی کارەکەم لە قوتابخانەکەمان گرنگیەکی زۆر بە سەوزایی ئەدەم هەمووکو لیژنەیەکی تایبەتمان بۆ داناوە بۆ سەوزکردنی ژینگەی قوتابخانە بەردەوام هانی قوتابیانە دەین و ڕێنماییانەکەین لەوەی کە سەوزایەکان بپارێزن و بەردەوام کار و چالاکیان هەبێت لەوەی کە نەمان بچێنن و سەوزایی هەبێت لە ژینگەی قوتابخانەکەیە چکامومان نەزانین زۆر گرنگە بۆ پرۆسی هەناسەدان و پاراستنی ژینگە. من تقریبا لە 98 لەم شارە گوڵ و نمام و شتی زراعیە فلۆشم لەخوا بە زیاد بێ خەڵکی شارەکە ساڵ بە ساڵ زیاتر پەری پێدەن ئیتر گوڵی بۆن خۆشم لایە داریشم لایە هەر بۆنیان خۆشە گوڵەکەن ئەم ناوە تقریبا شوێنێکی زۆر ناخۆش بزڵدان بوو ئەم هەدیقەیەم دروست کردو چوارتەرەفم دارە سەیرگە تقریبا 1200 نمامم لێداوە خەڵکی زۆر دێ ئیساکیە ڕۆژ لە ڕۆژ خەڵک زیاتر دێ ساڵ بە ساڵ زیاتر دێ بۆ نمام بۆ گوڵ زیاد پەری پێسەنن خۆشم ڕێنمایانەکەم ڕێنمایی کشت و کاری چۆن بەکاری بێنن گوری ژیرەوە چۆنە چۆن خزمەتەکەن دار چۆنە دار هەیە سەرەکەی نەخۆشیە فتریاتی هەیە ئەبێ کیمایکە ئەبێ سبوقیکەن لەخوا بە زیابیسە خەڵک زۆر پەری پێداوە باخیش زۆر دروست بووە وە گوریش خەڵک زۆر ئیباتەوە بۆ ماڵەوە. ماڵەکەی خۆشمان بە هەمان شێوە گرنگی پێ ئەم لەوەی کە لە ئینجانی بچووکە نەمام هەبێ بەردەوام تەنانەت لە ژوورەکانیشا ئێستا خەڵک هۆشیار بۆتەوە لە ژوورەکانیشا نەمامی داناوە بۆ ئەوەی کە ژینگەیەکی پاک و پڕ لە ئۆکسیجین بۆ خۆی دروست بکە.